هەڵساین بە ئەنجامدانی ئەم کارە خێرخوازیە لەبەر کاک ئاری بەشکمەمە خۆیان خێرێکی پێ بگات وەکو خێرێ بۆمان کردو و درەم مناڵ و کرێکارۆمانەش سوودمەند بنلی. ئێرە گەڕێکی شارەوانیە لە پارێزگای هەڵەبجە. ئەمڕۆ لەم کەبابخانەی پشتی منەوە هەروەها لە چایخانەکەی تەنیشتی خواردن و خواردنەوە بە خۆڕاییە وەکو وەفایەک بۆ شەهیدی ژینگە کە ئاری موختارە و نازناوی شەهیدی ژینگەیان پێبەخشی بەهۆی ئەوەی کە ڕۆژی یەکشەممە لە کاتی کوژانەوەی ئاگرەکەی هەڵەبجەدا بریندار بوو و دوای ماوەیەکمانەوەی لە نەخۆشخانە گیانی لەدەستدا. ئێمە وەکو هاوڕێ و هاوپیشەی کاک ئاری هەڵساین بە ئەنجامدانی ئەم کارە خێرخوازیە لەبەر کاک ئاری بەشکمەمە خۆیان خێرێکی پێ بگات وەکو خێرێ بۆمان کردو و درەم مناڵ و کرێکارۆمانەش سوودمەند بنلی. ئێمە وەکو ستافەکەی کاگاری هەمووەکو ئاگرگوژێنەوەگە هەمووەکو هاوپیشەکانی بڕیارمانەوە کە ئەمڕۆ لەم دوکانەیە کە پێشتر ئیشمانتیا کردووە خۆبەخشانە ئەمڕۆ کار بکەین وەکو خێرێک بۆ کاگاری. کە بەیەکەوە ئیشەکەم چەند ساڵە لێرەیە ئیشەکە کاک ئاری ماوەی 6 مانگ بۆ 6 مانگەجێ هاتووە لەگەڵ ئێمە ئیشەکە. ئێمە یەکەم ڕۆژی دوکانکردنەوەمانە دوای پرسەی کاگاری بڕیارماندا لەگەڵ کابخانەکە و چایەخانەکە ئەمڕۆ بکەین بە خێر بۆ کاک ئاری جوانەمەرگ ئینشەڵا جێی بەهاشتە بێ. ئەزانم ناخۆشە بەڵام چه هەستێکە ئەمڕۆ لەگەڵتانانیە و بڕیارە تا کۆتاییژی دی لەگەڵتانانە بێ. ناخۆشە بەڕاستی ئەو معدل لێرا کەوت وتانی مەڕۆ بەیەکۆ سوعبەتمانە کرد دایمە بەیەکۆ بووین ناخۆش ئێستا ئەشتە دەرەوە ئەیتە ژوورۆ هەموو یادەوەریە هەموو دەقێ لە دەرادانیژە هاتە لای منەوە سوعبەت یەکرە چوویە قابخانەکە هەروەها لەگەڵ ئەوانە سوعبەت یەکرد ناخۆشە بەڕاستی. پێم وا بێتۆ لەگەڵ یابووی کاتی ئاگرشتەکە چۆن بوو ئەگەر بۆمان باس ئێمە ئەو ڕۆژە سەعات 2:30 تەلەفۆنێکمان بۆ کرا لە دوکان تەواو بووین و لێرە و ڕۆشتینەوە بۆ ماڵ تەلەفۆنێکمان بۆ کرا من و کاک پەیوەند و کاک ئاری و لەگەڵ کاک ڕێبەندا ڕۆشتین بۆ چنار و مەردین لەوێ تقریبەن سەعاتێ 2 سەعات ئێمە ئاگرمان کوژانەوە. دوای ئەوە لە پراکەوتینە چەمێک و ناڕەحەت بوو بە سەخت بوو شوێنەکە کاگاری جیازەکەم پێ بوو من وتی بمەرێ ڕێباس و ئیسراحەتێ بکە بە لە زۆگە جیازەکە و بەسەر شانوێ ئیسراحەتێ بکەوتم باش دام بۆ و تقریبان 10 متر 15 متر هەرەوە نەگەشتە 30 متر لێمانەوە دوور بوو منیش لە پاڵ پەیوەندا بووم دانیشتم ئیسراحەتێکم کرد پەیوەندی جیازەکە پێ بوو ئاگریە بژانەوە لە پڕا پەیوەند وتی ڕێباز ڕاکە ئاگرەکە هاو ڕەشەباکی بەخۆ دەستی پێ کرد ڕەشەباکە دەستی پێ کرد ئیتر ئێمە هەرەوەمان بۆ کرا ڕاکەین چوادۆمان هەمووی بوو بە ئاگرێکی زۆر تەنگە نەفەس بووین کاک پەیوەند جیازەکەی فڕێایە ناو ئاگرەکە لەبەرەوە بتوانین ڕاکەین ئیتر تەنگە نەفەس بووین هاتینە سەرەوە لە مسافەیەکی تۆزە لە ئاگرەکە دوورکەوتینەوە هەردووکمان پاڵکەوتی نەمان نەتوانی هەڵسینەوە بڕۆین ئیتر لە حیبەتی کاگاری بگەینە فریای کاگاری جیازێکم کرد بۆ ڕێبەند ئەو لە مسافەی لای ئەوا بوو لێوە نزیک بوو وتم زوو گەرە لای ئاری ئێمە هیچمان لەتوانایان نییە تەنگە نەفەس بووین ناتوانین هەڵسینەوە بەس هەرچۆنە بێ هەتا هێنایانە سەرۆ ئێمە گەشتینە لای ئەویش یانی ئەوەش لە ئاگرەکان نەمابوویەوە بڵێ زۆر لە ئاگرەکان ماوە بێتەوە زۆر لە ئاگرەکەشان نەمابوویەوە بۆ ئاگرکوژانەوە ئەو شتانە بێ بەڵێ بەردەوام بووین ئینشەڵا هەر بەردەوامیشە بین لەبەر شەیدبوونی کاک ئاریش بوو.